باجری وەی بەربەیانان وەک چیا پڕکاگەرون وا لە مەستی و ژین پەرستی شەوقەدانێ و چاوەکان تۆ دیای چاوانی من بێ تۆزی پێش هەنگاوەکان ئەگەر چی پڕ لە کەند و مۆسک و ئاسۆ لێونا هێزی تۆ هێمای ژیان و پڕبڕەی پێشکەوتنا هێزی تۆ هێمای ژیان و پڕبڕەی پێشکەوتنا لاوی کوردم ئەی چرۆی خۆڕاگری زستانەکان کێوی گەڕکان بۆ خەباتی سووری کوردستانەکە کێوی گەڕکان بۆ خەباتی سووری کوردستانەکە بۆ لە تاوی خۆشەویستی بوویەگەن بازی وەتان باورەن بەرز و بڵیندە جەژنی هەورازی وەتان وەر لە ئاسۆ واگی زینگی خستە نێو شێوازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان لاوی کوردم قەت نەبینم چاوی غەم هەڵبێ لە ڕوون باجری وەی بەربەیانان وەک چیا پڕکاگەرون باجری وەی بەربەیانان وەک چیا پڕکاگەرون چاو لە بەرزایی دەکەیت و وەک هەڵۆی بەرزاشیان تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان بۆمی یەکسانی دەدەستت بۆم چرای ڕووناکیە شاخی بەرزی و شوێنەواری هەڵمەت و بێباکیە بانگەوازت وەک کوڕەی ئاو وەک گری وەی شادیە زایەڵەندانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە زایەڵەندانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە